بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان، لكوتابشي سيري پیغمبری خوا صلى الله عليه وسلم كباسي وفاتي بو وأو خالاني كوا هضي أبجيرين بلطشنية كين لوفاتي پیغمبری خوا صلى الله عليه وسلم كوتا درس به لو خالانيك لو فادي پیغمبر خوا گڵەچنەیە کەین و ئاماژەی پێەکەین. ئەویش دوو خاڵی زۆر گرنگە. یەکیان ئەوەیە کەوا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ لە کاتی وەفاتەکەیە ڕووی کردە ئەسحابەکانی فەرمی لعن الله اليهود والنصارى اتخذوا قبور أنبيائهم مساجدا يا مساجده. الله الشيخان پیغمبری خوا فرمی لعنتی خوا لجولەکە و گاورەکان بێ دیانەکان بێ کە گۆڕی پێغەمبەرەکانە کرد بە مزگەوت، یعنی شوێنی قیبلە و عیبادەتخانە و سوزەگای خۆیان. ئەمەش تەبعاً بۆیە پێغەمبەری خوا فەرمی داواتان لێ یەکەم نەخەڵەتان قەبرەکەی من بکەنە بتێک و سەنەمێک و عەبدێک بیپەرستن. يعني پێغەمبەری خوا فەرمی چونکە خوا لعنەتی کرد لە یەهود و گاور لەسەر ئەوەی کەوا وایان کە بەرامبەری پێغەمبەرەکانیان. وەلەما لە شەق ئەم حەدیسا زۆریان فەرمووە. تەبعاً ئەمە ئەوە ناگەیەنێ کە زیارەتی پێغەمبەری خوا مەنع بێ یا حەرام بێ یا جائز نەبێت، چونکە لە چەندین حەدیثی صحیحە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی حاجی و عومرەکارەکانەکە و باقی ئەوانیش ئەوەیە دەو شارە ئەبێ زیارەتی پێغەمبەر بکەن سەڵات و سەلامی لەسەر بێ. یعنی ئەبێ دووش لە یەک جاکەونەوە پەرستن لەگەڵ زیارەت. زیارەتی قوبور سونەتە، چ قەبری پێغەمبەران بێ یا ئەولیا و سالیحان بێ یا پیاوچاکان بێ یان عامەی خەڵکی بێ، چونکە سونەتێکی قەولی فەرمایشی پێغەمبەری خوایە صلوات و سلام ئەمری پێ کردووە، و سونەتێکی فعلی خۆی زیارەتی کردووە، و سنەتێکی تەقریری یعنی پێشی ڕازی بووە. ئەم سێ سونەتەی پێغەمبەری خوا تێیەتە جێ لە زیارەتی قەبرە. ئێمە قەبر جاکەینەوە لە سەنەم، سەنەمێکە دروست ئەکرێ و وەکو بوزا و وەکو لاتعوزا و وەکو هوبەل و ئەمانە کە پەرستویانە هەیکەل و سیمایەک بووە، ئەمە ڕۆحێکی تیان نەبووە، دار و بەردێک و تاشیان و پەرستویانە. بەڵام قەبر جیاوازە، قەبر ڕۆحێکی تایە. ئەم ڕۆحە تۆ سلامی لێکەی وەڵام دەداتەوە، تۆ ئاگای لێنی. ئەم قەبرە ڕۆحێکی تایە کە تۆ ئەڕۆی بۆ زیارەتی لە دنیا دڵی پێ خۆش بۆ ئیسەش دڵی پێ خۆشە. ئەم قەبرە ئەگەر باوکو دایک بێت کەسی نزیکی خۆت بێ دوعای خێرە بۆ کە لە قەبرەکە. یعنی ئەوە نییە کە بڵێ بێدەسەڵاتن و خوا تەواو هەموو شتێکی لێ سەردوون، نەخێر. یعنی لەگەڵ سەنەما جیاوازە. دواتر پێغەمبەری خوا فەرمووی لعنەتی خوا لە یەهود و گاور کە قەبری پێغەمبەران کرد بە مزگەوت. یعنی ئەگەر قەبری پێغەمبەران و سەیدان و سالیحان پێ نەکرێ بە مزگەوت، سوجدەی بۆ نەبرێ، وەک خوا سەیر نەکرێ، وەک سەنەمە سەیر نەکرێ، تەقدیس نەکرێ و ئەمە ئیترێک مشکلەی تیا نییە و بەڵکو زیارەتی سونەتە نەک پەرستنی. ولما زانانی ئێمە ئەفەرمون قەبری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەبعاً ئێستا لە ناو مزگەوتە، ئێستا لە ناوەڕاستی مزگەوتەکە، لە ڕاست و لە چەپ و لە پێش و لە دوا لە مزگەوتەکان نوێژ ئەکرێت. ئەوەی کە چووبێتە ئەو شارە ئەزانێ، چووبێتە ئەو مزگەوتە ئەزانێ. هەر قەبری پێغەمبەری نییە بەتەنها بڵێ مە بەتەنها قەبری پێغەمبەر و تاو. قەبری دوو هاوڵێکی لەگەڵە، حەزرەتی ئەبوبەکر، حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ. دواتر وەکو شەڕەوانی باقی وەلەمانی تر ئیمامی نەوەوی لە شەرحی حەدیثەکە ئەفەرمون مەبەست لەو نەهیەی پێغەمبەری خوا کە قەبری پێغەمبەرەکانیان کردووە بە مزگەوت، یعنی ڕوویان تێ کردووە لە نوێژە و تەقدیسیان کردووە و سوژدەیان بۆ بردەوە بە خۆیان زانیەوە. خوا لەعنەت لەو جۆرە کەسان نەکات. بەڵام ئەگەر کەسێک سوژدەی بۆ نەبا و تەقدیسی نەکا بە شێوازێک بە خوای بزانێ، هەر بڕوا زیارەتی بکا و سەلامی لێ بکا، اما السنة قولي وفعلي في غمر خواه
صلاة وسلام لەسەر بێت. چونکە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکەین لە باسی زیارەتە کە لە چەندین حەدیث و فەرمایشتی خۆیان ئاماژە بەوەکە پێغەمبەری نازدار صلاة وسلامی لەسەر بێ ئەمە كنت نهيتكم عن زيارة القبور فزوروها فإنها تذكركم الموت يعني تذكركم الآخرة. طبعا خاڵ یەکەمیان لەو تاری ئەم جومعەماندا کە باسی ئەو خاڵانەیەن کە بڵەچنەی تیاکەین لە کۆتا ژیانی پێغەمبەری خوا و سەڵات و سەلامی لەسەر بێ یەکەمیان ئەوەیە قبری پێغەمبەرە خۆمان یا باقی پێغەمبەرانی تر یا شەیدان و سالیحان و کاوچەکانی خۆمان نەکەین بە مزگەوت و سوژدەی تیا بەرێن، بیکەین بە قیبلە و بیکەین بەخوا یا ئیتر بە تەقدیسی کەین. ئەمە یەک. دوو، باسی زیارەت وتمان زیارەت لەوە جیاوازە کە مەسەلەی ئینسان بیکاتە معبەد و بیکاتە مزگەوت و بیکاتە خوا. بۆ چونکە زیارەت سونەتە وەکو وەرزمکردن، زیارەت قەول و فعل و تەقریر، یعنی فەرمایشتی پێغەمبەری خوا، ئەمری پێغەمبەری خوا و کاری پێغەمبەری خوا لەگەڵ ڕەزامەندیە صلی الله عليه وسلم خۆی کردوێتی. ئەفەرمێت من پێشتر ئەی خاڵکەکە ئەی مسلمانان منعی زیارەتی قەبرم لێکردن، ئێستا قەدەغەتان ناکەم. چونکە مسلمانان تازە مسلمان ببوون و بتفەرز بوون، هەندێک شتیش حرام و حەڵاڵە نەئەزانی، ئیمانیان دانەمەزرا بوو. خوای تەبارەک وتەعالا لەو ئەوەڵە زیارەتی قبور و قەبرستانی لە پێغەمبەر و ئەسحابەکان منع کرد، پێغەمبەری منعی کرد. ئەوەتە فەرمووە كنت نهيتكم عن زيارة القبور، من پێشتر وتم زیارەتی قەبر مەکەن نەڕۆن، فزوروها بڕۆن ئێستا بڕۆن زیارەتی قەبر بکەن. بۆ فإنها تذكركم الموت، چونکە ئەو زیارەتی قەبرە مردن ئەخاتە بێتە، چونکە مردن کەفا بالموت واعظا، بەسە ئینسان مردن کاتە ئوستاز و دانشکا و مامۆستایەک و دەرزیەوە بگرێت، کاتە تۆ ئەڕۆی بۆ ئەم قەبرستانە، ئەم قەبرستان ئەم هەموو مردووی تیادی 100 ساڵە مردووە، 200 ساڵە مردووە، 50 ساڵە مردووە، 10 ساڵە مردووە، تیادی دوێنێ مردووە، پێرێ مردووە، لەگەڵ تا بووە، لە مزگەوتە، لە ماڵە، لە چواردەورتە، ئێستا مردووە. ئەها ئەمە شواکە لە تۆش خۆت بۆ ئەم سەفەرە ئامادەکەی. ئەم مردنە الموت يأتي بغتة والقبر صندوق العمل. مردن كتوبڕی تێ و کەسیش نازانێ بەڕاستی، بەرحاڵ قەبریش صندوقی عملە. بۆیە پێغەمبەر فەرمووی زیارەتی قەبر بکەن چونکە مردن هات بێتان، یان لە ڕێوایەترا فإنها تذكركم الآخرة، چونکە قیامەت ئەخاتە بێتان. حساب کتاب زوڵمەلەکیە کردووە، باسی کێت کردووە، ماڵەکیت خواردووە، نوێژەکانت نەکردووە، تا ئێستا مەسەلە یاخی بووی، بیر ئەەکەی تۆ قیامەتیە ئاخرەتێکەیە. ئەم کەسە هاتە دنیاوە بەڕاستی مدەی ژیانی لكل ئەجەل کتاب تەواو کرد، ئێستا ڕۆشتووە، ئەسڵەن هەر ناویشی نەما، بۆ کوێ چوو، چۆن هات، لە کوێوە هات، بۆچی چوو، بۆ دیار نەما. ئەمانە هەمووی پرسیارە ئینسان لە مێشکی خۆیان بۆی دروستە بێت. ئەمە باسی قیامەت و ئاخرەتە. بۆیە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ منعی ئەوەی نەکردو بەو حەدیثە بیکەیتە بەڵگە بڵێ وەڵا کاکە پێغەمبەری خوا فەرموویەتی لعنەتی خوا لە گاور و جوولەکان قەبری پێغەمبەران کردو بە مزگەوت، ئیتر نابێت زیارەتی قەبران بکەین. نە، پێغەمبەر مافەرمووی زیارەتی قەبر سونەتە. هەموو شەوێک پێغەمبەری خوا چووە بۆ زیارەتی قەبرستان. لە پێش وەفاتیا پێغەمبەری نازدار پێش ئەوەی کە نەخۆشەکەی ناڕەحەت بێ چوو زیارەتی بەقیع کرد، مژدەی بە بەقیعدا، ئەی بەقیع وا مەزانن ئێوە بەڕاستی دواکەوتون، وا مەزانن ئێوە شوێنتان ناخۆشە، وا مەزانن ئێوە دنیاتان جێڵاوە، دنیا شوێنی فیتنەیە، دنیا شوێنی تاقیکردنەوەیە، فیتنە لەسەر فیتنە تێیە، کەس نازانێ ئەوڵەکە چاکە ئاخیرەکەی چاکە. پێغەمبەری خوا ئەمەی فەرمووی هیچ بێتاقەت مەبن بۆ بەجێهێڵانی دنیا. ئەمە لە ئەخیری زیارەتی بۆ بەقیع پێغەمبەری خوا فەرمی سەڵات و سەلامی لەسەر بێ. ئەنجا ئادابی زیارەتی پێغەمبەری خوا چۆن بووە لە زیارەتی قەبرا و ئومەتەکەی چۆن فێرەکە؟ ئەفەرمێ کاتێ چوون زیارەتی سەر قەبرستان نەکرد بەم شێوازە بە خیتاب، نەیفەرمون بەغایب، فەرمووی پێیان بڵێن السلام عليكم دار قوم مؤمنين إنا إن شاء الله بكم لاحقون أسأل الله لنا ولكم العافية. للرواية يغفر الله لنا ولكم. أرون بو زيارة سر قبران
مردنتان بیرخاتەوە بەم شێوازە. سەلامی خوا لە ئێوەی مسلمانان بێ پیاوان و ژنانی مسلمان بە خیتاب. چۆن من سەلام لە جناب دەکەم ئەڵێم سەلام عەلەیکم جەماعەت دانیشتن وەڵێم عەلەیکم سەلام بە خیتاب، نابێ ڕووکەمەوە وەڵێم ئەسەلام عەلەیهیم بۆ غایبە. السلام علیکم یعنی بۆ حاضر و بۆ ئامادەبوانە. پێغەمبەری خوا نەیفەرموو سەلامی خوایان لەسەر بێ، فەرموو السلام علیکم، سەلام لەسەر ئێوە مردوانی قەبرسان و مسلمانان و ئیمانداران، سەلامی خواتان لەسەر بێ. ئێمەش ئینشاءالله ئەگەین بەلای ئێوە، هیچ بێتاقەت مەبن. داوا لە خوا ئەکەم خوای گەورە عافێت بە ئێمەش و بە ئێوەش بە، یا خوا لە ئێمەش ئێوەش خۆش بێت. ئەمە ئادابی زیارەتی سەر قەبرانە. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی سەلام ئاوای فەرمووی. اینجا لە قەبرسانە دوعا قبوڵە، خۆ تۆ لە قەبر ناپەڕێتەوە، خۆ تۆ ناڵێ ئەو قەبرە خوایە نەعوذ بیللا. ئەو قەبرسانە وەکو شێخ حەسەنی بەسری ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرموو قوربان ئەوە ماوەیە کە دیار نیت، ئەی فەرموو ئەچم بۆ ناو قەوم و گەرێ، ئەو قەومە نە ماڵی خەڵقە خۆت، نە زوڵم لە یەکتری ئەکەن، نە باسی کەس ئەکەن، قەومیەکەن هەموویان لە حوزوری پەروەردگاران خەریکی مناجاتن. منی حەز بە دیداری ئەو قەومە ئەکەم. ئەیتان قوربان ئەو قەومە لەکوێ بە ئەمەی بێن؟ فەرمووی قەبرستانە. ئەچم بۆ ناویان قەومیەکەن هەمووی مەشغوڵە بە خۆیەوە، کەس باسی کەس ناکە، کەس زوڵم لە کەس ناکە. منی لەوانەوە دەرس فێر ئەکەم کە باسی کەس نەکەم، ناوی کەس نەبەم، دڵم پاکەمەوە، بەهەرحاڵ زوڵم نەکەم، ستەم نەکەم، خەریکی خۆم بم. جا لەو قەبرسانە چونکە ڕەحمەتی خوا ئەبارێت، ڕەحمەتی خوا ئەبارێت بەسەر ئەو مردووانە، بەتایبەت ئەگەر ئیمام و مسلمان و پیاوباشی تیا بێت. ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین. لەو کاتی ڕەحمەتەیشا دوعا قبوڵە، چونکە لا یەزال ئەو مردووە ڕەحمەت ئەبارێ بەسەریا کە پیاو چاکە دوعا قبوڵە. چۆن لە کاتی بارانە ڕەحمەت دوعا قبوڵە، چۆن لە کاتی نوێژە ڕەحمەت بە لە شەوابارە دوعا قبوڵە، چۆن لە سەفی جیهادا دوعا قبوڵە. لە قەبرسانیشا کە بەتایبەت پیاوباش و پێغەمبەران و شەیدان و سالیحانی تیابێ، چونکە مەزەنەی ڕەحمەتی پەروەردگارە و شوێن و مەکانی ڕەحمەتی پەروەردگارە، لەو شوێنە دوعا قبوڵە گیرایە. جا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ئابەم شێوازە فەرمی ئێوە زیارەت قەبر بکەن، زیارەت خەم شیرێکیان نییە، پەرستە نییە. ئەگەر کەس چوو بۆ زیارەتی ئەولیایە پیاو چاکێ، مەسەلە زیارەتی حەزی شێخ عەبدوڵهادی گەیلانی، مەسەلە حەزی کاک محەممەد سلێمانی، حەزی مەولانە خالید نەقشبەندی، حەزی مەسەلەی مەشایخی هەورامان، مەسەلە هەر شێخێک پیاو چاکە تۆ ڕووی بە زیارەتی، ئەگەر سوجدە و بۆ بر کافرە بی، ئەگەر وتو تۆ خوای کافرە بی. بەڵام ئەگەر چویت و سەلامی خوا لەسەر بێ، خوا دەرەجاتان عالیکە، خوا لە ئێوە لە ئێمەش خۆش بێ، خوا لەبەر خاتی ئەمان ڕەحمی بە ئێمە بکەیت، ئەمە سونەتی پێغەمبەری خوایە. ئەمە شیرک نییە، ئەمە کوفر نییە. بەڵکو دوعا لە مەقامی ئەولیا و پیاو چاک و سالیحانە گیرایە. ئەوەتە ئیبن حەجەر ئیمامی نەوەوی ئەم هەموو محەدیث و مفەسیرە ئەفەرمون هەر ئەرقەلەیەکمان بۆ دروست بوو بێ چوین زیارەتی فڵانە پیاو چاکمان کردووە، خوا حەلی مشکلەکەی بۆ کردووە. ئیمامی شافعی ئەمە هەر مشکلەیەکم بۆ زیارەتی ئیمام ئەبوو حەنیفە بکرد، حەلی مشکلەکەمە بوو. دەی بۆ معلوماتان ئەو ڕۆژەی ئیمامی شافعی لەدایک بوو، ئەو ڕۆژە ئیمامی ئەبوو حەنیفە وفاتی کرد. لە 150 کۆچیە ئیمامی شافعی لە غەزەی ئێستا کە شەڕی تایە جوولەکە خەتوانی مسلمانانەکە، لە غەزا ئیمامی شافعی لەدایک بوو لە 150 کۆچیە. لە 150 کۆچیە ئیمام ئەبوو حەنیفە وفاتی فەرموو لە بەغا. لە دوای ئەوە ئیمامی شافعی هاو زیارەتێ کرد، ئەی فەرموو هەر مشکلەیەکم ببووە زیارەت ئیمام ئەبوو حەنیفەم کرد، حەلی مشکلەکەم بووە. یا مەسەلە ئیمامی ئەحمەد، یا یەک بەیەکەی عولەمانە ئیبن حەجەر ئەمە فڵانە ئەولیا و پیاو چاک بوو، هەر جارێک ئەچوون بۆ زیارەتی لەویا ئیستیغفارێکی زۆر مەکرد و داوای لە خۆشم لە خوا کرد و دوعامە کرد، خوا حەلی مشکلەکەی بۆ کردم لەبەر مەقامی ئەو زاتە کە دۆستی خوایە و پیاوی چاکە، مەقامەکەی مەقامی دوعایە. وەکو ئەڵێن شێخ معروفی کەرخی زیارەی تریاقی مجەڕەبە، یعنی معروفی کەرخی کە ڕەزا ڕەحمەتی خوای لێ کە لە بەغایە، بەغا مەدینەتو ئەولیا بەڕێپڕە لە ئەولیا. یەک بەیەکی ئەو زاتانە ماوەسە مەلا کەریم مدەڕیس ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ، دەرەجەی عالی بێ، ئەو زاتە گەورە مبارەکە ئەستێرەی ئاسمانی کوردەواری لە زانەت و لە عیلمە، لە ئەدەبە، لە ئەخلاقە، لە عیلم و مەعریفەتە، ئەفەرمی وەڵڵاهی هەر مشکلەیەکم بۆ دروست بووە،
هەر مشکلێک حەزەی شا عومەری بیارە قەدەسە الله ڕۆحا دەخەوم فەرمێتی ڕۆڵە هەر مشکلێکەوە زیارەتی خۆم بکە و ئەو شتە لە خەیاڵی خۆتا دانێ ئیشەڵا خوا حەلێکا بێ. مامۆستا فەرمێ مجەرەبە چەندین جار حەلی مەشاکیلم بوو مشیلم بووە چووم زیارەتی حەزەی شا عومەر کردووە فاتحاکم بۆ داخستووە لەو مەقامات دوعام کردووە ئەو شتە کە مشیلم بوو لە خەیاڵی خۆما دام ناوە چەند هەنگاوێ پیاسەم کردووە لەو ناوە وەڵای خوا حەلی مشکلەکەی بۆ کردووم. مەشایخ گەورەیە ئێمە ئەم قەبرە خۆ ناڵێن بتە ئەڵێن ڕۆحێکی تێ ئەم ڕۆحە خۆ ئینسان کە ئیتر ڕۆحی دەرچوو لەو بەدەنە بەدەن قەفەسی ڕۆحە چۆن تەیری لە قەفەسێکە دەریەکەی تەیرەکە ڕوا ئەم ڕۆحە لە بەدەنی ئینسانە دەرئەچێ ڕاتە شوێنی خۆی هی مسلمان لە بەهەشتا هەوی کافر لە هاویایە لە جەهەنەمایە. بەڵام ڕۆحی ئینسانی مسلمان و پیاوچاکان خوای گەورە ئینتلاقێکی پێداوە بەرڵایەکی پێداوە بە ئارەزوو ئەگەڕێ سنووریانێ. ئیبن تەیمیە لە فتاوە کوبرای خۆیان فەرمێ بۆ نمونە ئەفەن لە چەندین غەزەوە ڕۆحی پێغەمبەر ڕۆحی ئەسحابەکان ڕۆحی تابعینەکان پیاوچاکان بەشداریان کردووە لە غەزای مسلمانانە لەو غەزانەی کەوا فەقی مسلمانان نەکردووە بە شەق و بە غەربا ڕۆحی پێغەمبەری خوا ئەسحاب بەشدار بوون لەسەر خستیانە. ئەمە خۆم بینیومە ئیبن تەیمیە فەرمێ کە ئەوانەی ئەمڕۆ ئیدعای سەلەفیەت و وهابیەت دەکەن بوونە ئیبن تەیمیە بە شێخی خۆیان نەزانن دێ ئیبن تەیمیە مە قسە ئیبن تەیمیە لە فتاوای کوبرای خۆیان فەرمێ. بۆیە نەخەڵەتاون بەڕاستی لە زیارەتی پیاوچاکان و پێغەمبەران و شەیدان و صالحان دوورکەونەوە. والله قدیمانی ئێمە زانایان وا ئومەتیان پەروەردە کردبوو سەرەی کابرا مناڵینە بۆ چوو بۆ زیارەتی پیاوچاکێ لەوێ خێر بۆ ئەو ناکە ماڵی بەڵام ئەمە خوایە حیوانەکە بۆ سەرەوەرم ئەڵێ من حیوانێکم بە خێر لە ڕێی خوا خێر و سەوابەکەی دەم بە خاوەنی ئەم ئەولیا بم پیاوچاکە ها بۆی خوای تەبارەک لە بەهۆی ئەم خێرەوە من کردومە بۆ ئەم کابرا نەک بۆ ئەوی سەربڕی بۆ خوای سەربڕێ. بەڵام خێرەکە چییە چۆن من ئەڵێم سەوابی ئەم دوورکاتنێژە بۆ باوکو دایکم ئەمە دروستە یەک مشکلێکیان نییە. حەدیثی بوخاری موسلیم لەسەرە یعنی کابرا کە حیوانە سەربڕێ ئەمە نەزر نییە بۆ مەسەلە ئەولیا بۆ پیاوچاکە بۆ صالح ئەمە ئەڵێ من خێری ئەەکەم بۆ ڕەفعی دەرەجاتی ئەم زاتە لای خوا خوایش لەبەر ئەم خێرە کە تۆ بەم زاتە کردووە کە دۆستی خوایە پیاوی چاکە خوا خۆشێوێ ڕەحمەت دەبارێنێ بەسەریا خوا دوعاکەی تۆ قبوڵەکە مراد و مەقصود لێ نەدەدی مەسەلە لەوەشە مناڵە باتێ نەخۆشبی شیفات بە ئەوەیە کە مناڵی شیفا حەزی کاک ئەحمەد حەزی گەیلانی حەزەتی مەسەلە شیع عومەری بیارە شیع عوسمانی کەیوەڵا مەسەلە ئەبو یەزیدی بەستامی مەسەلەیەک بێک پێغەمبەر ئەمانە شیفا لا نییە عەبدن بەندەن غەیری خوا کەس دەسەڵاتی نییە غەیری خوا بەڵام جاه و مەقامی شەیە ڕێزی شەیە حورمەتی شەیە خوا سوێن بە تەمەنی پێغەمبەری خوا قەڵ خوا ئەفەرمێ من عادا لي وليا فقد آذنت بالحرب هەر کەسێ دڵی وەلیەکی من عاجز کە ئەوە شەڕی لەگەڵ منا کردووە من شەڕی لەگەڵ ئاکەم چۆن ئەم وەلی و دۆستی خوا شەڕی لەسەرەکە ئاواش کەسێک خۆشی بوێت بەڕاستی خوش خۆشەوێت بۆیە پێغەمبەری خوا لە فەرمایشکە فەرمێت لا يشقى بهم جليسهم ئەوەی کەوا هاوڵی ئەوان بێ خۆشەویستی ئەوان بێ لەگەڵ ئەوان نابێ محەبەتی ئەوان قەت بەدبەخت نابێ. ئەو زیارەتی قوبور ئەمانە ئازان خۆشەویستان ئەمە بە نەسی فەرمایشی پێغەمبەری خوا دوایە چەندین فەرمایشی پێغەمبەری خوا هەیە پێغەمبەری خوا فەرمێن لا تجعلوا قبري عيدا وصلوا علي فإن صلاتكم تبلغني حيث كنتم رواه أبو داود وحسنه. مثلا أفرميت قبرك من مكان بجشن بس جشن عندنا بزيارتي دائما بيان بزيارتي سلاما لي بكن جابي سلام كان دمه حتى كتشوف وزارتي بيغمبري خوا صلاة والسلام إلى سربيه بمشي وازك أرد جورو بتعبي حاجة عمر كاران جوا ليك اسنقري أمريكا علماء قديم فرميانا فعل الصحابة بيغمبري خوا خويتي صحابة لا بيغمبروا في تسفير زيارتهم كأتون زيارتي بيغمبري أنا كأتون ناوم مسجد كانوا بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله بمشي وازا رب اغفر لي ذنبي وافتح لي أبواب رحمتك أتشون ناوم مسجد دور كان دوشان للروزاك انجا أتشون بو زيارتي قبلي بيغمبري خوا صلاة والسلام عليه شلون زيارتي أنا كر بشتان ناكل قبلك لا شانتي ناكل ريك الرو بقبلك بيغمبري خوا بيوضي أبي وابي وزيارتنا قبول نير لا بيغمبر لا تيكا بشتي تيكا بيغمبر بشتي تيكا بيغمبري خوا خويا فرميت
ما من أحد يسلم علي إلا رد الله علي روحي حتى أرد عليه السلام. هيش مسلمانيك نية سلام لمن بكا إلا خوار روحك هذا برما سلامي لمن كر من جوابي سلامك هذا والله أنتو جيول يعني أجر أهلي باطن بي أهلي كشف وكرامات بي جيول سلامك في غمري خوار صلاة والسلام عليه. وقبل شان أولياء رويدا بو إمامي مثلا شيخ الرفاعي بو حفظ الجيلاني بو زين العابدين كسلام أن بيغمبر كردوا بيغمبر بولان فرمدي وعليكم السلام أو أولياء وجوي لي بولبا ويدوسي خوابو أهلي معنا وجوي لي بو جايزان خوش بيستان روح كي تقبلك بيغمبر قال السلام عليك يا رسول الله. هذا ما بس نيه إن جاء عليك السلام عليك يا رسول الله، السلام عليك يا حبيب الله، السلام عليك يا شفيعنا عند الله. أي بيغمبر إخوان سلام إخوان دسر بيه أي بيغمبر شفاعات بوبكا داوي اللي خشون لخوا بوبكا نولي أما خطاب اللي قبله بيغمبر جويني بيغمبر يوم الإسلام كتانا يوم الإسلام كتانا ولا ما أفرمون إمامي نو ابن حجر يك بيجو زانانا أفرمون كالسلام ولا بيغمبر قبم شوازه بأدبه بدن يسوكوا يعني آماده ولا خيال خود أنك بيغمبر حاضرة تولى خدمتي سلامي ليكي بيغمبر جواب السلام هذا كي أليت أي بيغمبر كان بابك شفاعة من دعاء خير بابك بوخم بوب نال أبم شو هذا بيغمبر يخاي آجاي ليه جاي ليه دعاء خير بابك. آيات القرآن أماجب مؤرستيك قرآن لسورة النساء آيات شطوفيانش أفرمت ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لا واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما. ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما. أجر كسيك لأيوة ظلم مستمين نفسي خوي كردو جناهي كردو تاواني كرد هاد بو لاي بيغمبري خوا جاءوك بلاي بيغمبر صلى الله عليه وسلم إن جاء داوي لي خوش من لخوا ودي خوا اليوم خوش به خوا اليوم خوش به إن جاء لباشان وتي أي بيغمبر توج داوي لي خوش بونم بوبكا واستغفر لهم الرسول وبيغمبري داوي لي خوش بونيان بوبكا لوجه الله توابا رحيما. أوا بالتأكيد خوي تبارك وتعالى ليه خوش بيت. ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما. آزان خوش بيتنا أما هيك تيانا من توبة راسي في غنبري خواه صلى الله عليه وسلم خواواي بي أفرميت حتى قطبي لتفسير من كثير نقل كراء وباقي تفسير كان جاكو قرطبي أفرمي أعرابيك قطبي تابعين أفرمي أتمنى في غنبري خواه ومن زيارات من كردو توزي سرخوك مشكان نقصد في غنبري خواه صلى الله عليه وسلم لو كاتا أعرابيك هذا ناو زيارتنا وقبل في غنبري خواه زيارتي قبل في غنبري خواه أكد وطبعا في غمر هو ديوارك يبرز كراب شو أدرى كراب مشبكة متمنين للروزاء من خدمة في غمر إخوابهم لو كاتا أعرابيها وتأي في غمر إخواه أفرموا ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما. هر کسی که لیو ظلمی کردو گناهی کردو تاوانی کردو اگر پشیمان بود داوی لخوشبین لخواه کردو داوی وشی کرد که پیغمبر داوی لخوشبین بو که خوالی خوش بید اوامن اتوم لقسمه جناب داوی لخوشبین لخواه بو بمشي وازه وبشون طريق الانساني باوا پیغمبر حاضر زاني ان جاء شعري خويندو فرمي يا خير من دفنت بالقاء يعظمه فطاب من طيبهن القاع والأكم نفس الفداء لقبر أنت ساكنه فيه العفاف وفيه الجود والكرم أنت النبي الذي ترجى شفاعته عند الصراط إذا ما زلت القدم وصائباك فلا أنساهما أبدا مني سلام عليكم ما جرى القلم. فمشي إليك من دواء إن جاء بشتي إن جاء روشت فمني لك نقري بيغمر خوم لكم بغزنت پیغمبر گشتم صلی الله علیه و سلم فرمي اي عتبي بقى بو اعرابيه الحق هو كيبل يوم مجدي بريه داوي يخرم لاخوه ابو بكر لقد غفر الله له خواي يقول لي خوش بو اما لتفسير ابن كثير عن نقل قراءه ولا تفسير سوره النساء ايات 64 65
مغني ابن قدامه نقلي كردوه، اذكار امام نووي نقلي كردوه، فقه السيره بوطي نقلي كردوه، وروض المحتاجين نقلي چندین كتابي نقلي كردوه. يعني پیغمبر او نه گوري کاک تو نه مساله بانسان ساده وساكا سيدي. حضرت امام مالك لو كادوا ساتا ابو جعفر المنصوري شو زياره المدينه وتي اي امام مالك روك ما قبرك پیغمبر دعاكم يا روك ما قبله فمن روك قبرك پیغمبر هو وسيلتك ووسيله نجاه ابيك اما وسيله نجاه تو وسيله نجاه باوكشتك ادم بو اگر امزات النبوايه ادم خواته وبيلي قبول ناكر بو يروك قبرك پیغمبر صلاه وسلام الى سيدنا سلام اليك داوي شفاعتي اللي يبكى داوي اللي خوشبون اللي يبكى باخوالي خوش به خليفه ايمان دار امام مالك امام اهل السنه امام مدينه بمشي وازه خلقي پرورده كردوه زياره پیغمبري خوا صلاه والسلام كواته لم بولاتشيني ك اي كين لو وفاتي پیغمبري خوا لو تاركيا لاوهم فرمايش جوانه امدو خالما بك يكم خبري پیغمبر ما نكين با معبد ومزقود ابي فرسين كشتي وانا مسلمان تا يتروين دا كسيك نبش دو بقبري پیغمبري خوا بده دو زياره قبري پیغمبري خوا كاين زياره لعباده جوازه كسيك نتشوا عباده پیغمبري خوا بلام زياره پیغمبري خوا لچندين فرمايش ترى وارده لو انا بقول پیغمبري خوا فرميت من حج ولم يزرني فقد جفاني هر کسی حج کا عمره کا زیارت منك وشكين وان دو برامبر بمن لا قرب سرو كسيكا وشك برامبر پیغمبر فاو پیغمبر وشك به قیامت برامبر پیغمبر خوا شيخ حجي بلال لدوا وفادي پیغمبر خوا حجي بلال فرمي اتر من لم مدينه نامنم لم شارع شاو ام شارع نابين پیغمبر خوا كان ما بجي يلا بان يبو كس ندم دو پیغمبر خوا بان بو كس ندم دو پیغمبر خوا اشي بو شام لشام امانيته خريج جهاد به لنزيجي وفاته پیغمبر خوا فرمت بوناي امهم مشكله شي برامبري ما بوناي زيارتك ما بكي پیغمبر خوا صلى الله عليه وسلم بي فرمت بوناي زيارتك ما بكي بو وشكي ايش كابراي سلفي وهابي شروال كرتي خزمكاري علماني خلق الرابع حجوب عمره صار ديكن ولا شيء لزياره پیغمبر خوا بو قد بجوانا كان اوي كوتي زياره پیغمبر خوا نكي نروي اصلا لا عمره وحجه بجوينكي ورياي قيامتي خطبه وريا بحرمه لبيغمبر نقري خوا حرمتي لنا زيارتي پیغمبري خوا نكي پیغمبر شفاعتي بناده هيا انا جيوم لي وجدي چند صال لمدينه خويندوما اسش نتو مسر قبركي او زور بيدوان عليه قبركي محمدي كري امين او زور بيدوان شغله بلام خواي قورت شي لكر خوالم سيمانه الرسول كر يسال له ولاد انا هل وش الرسول ومعلومات انا زانو خوش ويسان چندین کس بدبخت بو مهوی بیادبی برامبری پیغمبری خوا صلاة والسلام عليه بويا زيارتي پیغمبری خوا سنة اجماع علماء لسرا يك علماء معتبر نية بلا حرام وجائز نية بو شوازي زيارتنا كان عشان فكر خوا لهم لا يكمان خوش بي ولهم لا يكمان راضي بي خوا برخاتي وبيغمبر الناس داره كهمو قرسيكي جياني ايما يختصر خوي يعني كشاني قرسي يختصر خوي نخوشيني قرسي امتك يختصر خوي خوايا او پیغمبر بانگ مان کا درمان کا شفاعت ما مكا بو خوان واخو دايك مان خوايا لبر او پیغمبر خوايا لدنيا ولقيامه الرحمن فيكي سربرز ماكي بركه تمن مانوا بركه مال ومن دال مانوا ولاتن شمال مانوا خوايا درد بلاو نخوشي لا ماندي خوايا لهمو مردني كتوبري لهمو ناراحتيك لهمو حادثيك لهمو اشوبك لهمو فتنيك بار زمان كي يا ربي خوايا ضمان منوركي يا ربي خوايا جان بايمان وبمان شين وبمان ونزندو مان كروا يا ربي خوايا روشي قيامتها على طلو في غمرابين بان مان بكا ودر مان نكا بودست مباركاني اوي كوسر مان باتي لتويتينك بدي دنيا خان رزقار مان به يا ربي خوايا جان او في غمر ناس داره لبرخاتي في غمر ناس داره صلاه والسلام الى السربي اصحابي في غمر ناس داره صلاه والسلام الى السربي رضا رحمتي خوايا انا السربي خوايا فريا مسلمان غزو فلسطين كوا يا ربي خوايا فريا ايوان كوا شفاء نخوشكان انبا وريان بركه صبر وثباتيان في بخشه يا ربي خوايا سريان خبسر يهودا بسر جولكا بسر نياراني خطو پیغمبر اسلاما خوايا خد ازاني همو جهجاشي اوروبي وامريكي ويهود كوبونه توا لمسلمان غزه خوايا بس تويان هيا خوايا بس دعاء هيا خوايا مش دعاء بوكين ده صلاه دعاء من خوايا سريان
خوای ئەو جێهژاژە یەهود و گاور بشتێنە بەسەرەکە ترس و بێم و خەفەت قەرە دڵیانەوە یا ڕەبی خوای شێتیان کە یا ڕەبی خوای توی جنونیان کە یا ڕەبی خوای گیان ناڕەحەتیان کەی یا ڕەبی خوای بەدبەختیان کەی یا ڕەبی خوای بیان ڕوخێنی زەلیلیان کەی یا ڕەبی خوای لە قەتڵ و عام و کوشتی مسلمانان بخەی یا ڕەبی خوای لە دەپارڕێینەوە ئێمەش تاوانبار نەبین ئێمەش مەعزورین پەروەردگارە کە لێوە ئەو برا و خوشکانەمان ئەو خەڵکە مسلمان قەتڵ و عامەکرێ و هیچ دەسڵاتێکمانێ تەنها دەسڵاتی دوعامان هەیە خوای دوعاکانمان قبوڵ کەی خوای عوزرمان قبوڵ کەی خوای لە قیامەتە لێپێچوونی قورسمان لەسەر نەکەی لەسەر ئەوەی کەوا ئەمڕۆ مسلمانان قەتڵ و عامەکرێ دەسڵاتمان نییە يا ربي خوالد فارين دعاء كما قبولك آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر